ئێمە داوای شتێک ناکەین کە زیایە بێت کە حەقی خۆمان نەبێت. کارمەندانی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی ئەمڕۆ گر بوونەتەوە بەرامبەر دابەژنەکردنی موچەکانیان لە ئێسادا بایکۆتی کارەکانیان کردووە و بەشێک لە کارمەندەکان هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرایەتیەکە و ناڕەزایەتی خۆیان دەردەبڕن و داوای موچە دەکەن. ئەمەی کە هەیە لێرە ژمارەیەک لەو کارمەندانی لێیە قوربان سڵاوی لێ بێ بەنیازن چێکم موچە وەرنەگرتووە بەنیازن چی بکەن؟ والله داوای کەمکردنەوەی دەوامەکەمان کردووە داوای مکافە وشتمان بۆ بکەن و هیچمان بۆ ناکەن مکافەمان بۆ بکەن بەلاش دەوامەکەی. چەند ڕۆژ داوامەکەن لە هەفتەیەکە؟ چوار. بەڵێ خۆی دوو تەناوبمانە بوو ئەم مانگە معاشماوە بێ کردوێتی تەناوبێکی دابێت. باش ئێوە هەڵوێستی دیکەتان چییە بێگەر وەڵامتان نەدرێتەوە؟ وەڵاهی بە تەماینمان بگرین ئەگەر جوابمان نێنە دەوام نەکەینە. دووەسپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە بینن لە ئێسادا ئەمە گربوونەوەی کارمەندانی بەڕێوەبەرایەتی ئاوە لە شاری سلێمانی کە لێرە ژمارەی زۆر لەو کارمەندانە لێرن بۆەوەی کە داوای موچەکانیان دەکەن کە بایکۆتی داوامیان کردووە بۆەوەی کە بۆ باسن زیاتر لە چ ڕۆژ ئەمان موچیان وەرنەگرتووە. خات و سڵاوی لێ بێ چە ڕۆژە موچەتان وەرنەگرتووە؟ چ ڕۆژ زیاتر بێ وەرمەگرتووە. ئەگەر وەری نەگرن بەنیازن چیتر بکەنەوە؟ وڵی داوا ئەکەین داوامان بۆ کەم کرێتەوانێ لەبەرەوەی ینی کە موچە نەبێت ئینسان ناتوانێت داوام بکات. ینی بە هیچ قانونێک ئەوە هەیە لە شوێنەکە هەوەی هەیە داوام بکەیت و معاش نەبێت. باشە ئێوە ئیشوکارێک هاوڵاتیانیشەوە سێگەر بایکۆتی داوام بکەن ئەی هاوڵاتیان چی بکە لەم حاڵەتەیە؟ وڵی ترەوە حکومە دەبێت چارەسەری کێشەی مۆزەفکە بەڕاستی. گوزەرانتان چۆنە لە ڕووی معیشەتەوە؟ وڵی تر بۆسەتین بەڕاستی تا معاش نەبێت ئێمەش هیچ ینی ئەو نەمان نییە. دۆسپاس بۆ بەڕێستان بەڵێ خات و ژاسڵاوی لێ بێ ئێوە نزیکە چ ڕۆژە موچەتان وەرنەگرتووە ئەتانێت چیتر بڵێن بە حکومەت ئێوە لێرە ئەگە فەرمی تێرەوە؟ وڵی تریمەش داوای مافی خۆمانە ئێمە داوای شتێک ناکەین کە زیایە بێت کە حەقی خۆمان نەبێت داوای شتێکەکەین کە مافی خۆمانە موچە مافی خۆمانە سەر پلەپێدان مافی خۆمانە شتێک کە شایستەی فەرمانبەرە ئێمە داوای ئەومان کرد داوای شتێک ناکەین لە حکومەت کە شایستەمان نەبێت کە زیایە بێ داوای شتێکی زیایەمان نەکردووە. گوزەرانی کارمەندەکان چۆنە کاتێککە موچیان دووە کەوتووە چاوەڕوانی موچەن ئیتر هەموو کەسەوازانێ زۆربەی زۆری کرێت چییە؟ زۆربەی زۆری معاشێکی کەمی هەیە نەخۆشی هەیە مناڵی مەکتەبی هەیە مناڵی جامیعەی هەیە ئەکەم ژیان بەچی بەڕێوەڕۆ بە پارە بەڕێوەڕۆ ئێمە بۆیە داوامەکەین بۆی معیشەتی لەبەر معیشەتی خۆمان داوامەکەین بۆ کات بەسەربردن ناین بۆ داوام. دۆسپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە گربوونەوەی کارمەندانی بەڕێوەبەرایەتی ئاوە کە وەک دەبینرێت لە ناو دەرگای بەڕێوەبەرایەتیەکەش نایەنە دەرەوە چکە وەک باز دەکرێت کە پێیاوتون کە نابێت شوێنی داوامەکانیان بەجێ بێڵن بەڵام ئەمەی کە هەیە لە ئێستادا ئەمان بایکۆتی داوامیان کردووە و داوای وەرگرتنی موچە دەکەن کە ئەمە یەکەم بەڕێوەبەرایەتیە کە بەم شێوازە بایکۆتی داوامی کردووە ئەمڕۆ بۆیە خۆشیان تا ئێستا بڕیاریوایان نەیەوە لە بایکۆتەکان بەردەوام دەبن یاخود نا بەڵام تەنها لە بەردەمی بەڕێوەبەرایەتیەکە گربوونەتەوە و داوای مافەکانی خۆیان دەکەن.